من سارا عوسمان دەرچووی کۆلێژی هونەرم ساڵانێکە وەکو چالاکوانی مەدەنی خزمەت بە توێژی خاوەن پێداویستی تایبەتەکەم. هەڵبەت ئێمە کە بەر هەر کایەکی ژیانەکەوین گرفتەکانی خاوەن پێداویستی تایبەت لێەوە هەستی پێەکەین. بۆ نمونە من کە یەکەم ساڵ لە کۆلێژ وەرگیرام ئەو کۆلێژەی من کە خوێندم کە کەمپی نوێی زانکۆی سلێمانیە هەرچەند شوێنێکی تازە دروستکراو بوو بەڵام بەداخەوە ئەو ئەندازیارەی کە دروستی کردووە وەکو پێویست بیری لەوە نەکردوتەوە کە کەسێکی خاوەن پێداویستی تایبەت بتوانێت لەو کۆلێژە بە ئاسانی بەبێ گرفت بخوێنێ. لەوێدا چەند ڕێکارێکمان گرتە بەرکە ئاسانکاری بکەین چۆن پارکینی تایبەت بە ئۆتۆمبیلی خاوەن پێداویستە تایبەتەکان لە نزیکترین شوێنی بیناکەوە بێت بۆی بە ئاسانی بگەینە شوێنی مەبەست. دوای ئەوەی کە زانکۆ تەواو بوو لە ڕۆژی دەرچوونمە بیرم لە پرۆژەیە کردەوە کە ڕای بگەێنم هەر بە جلی تەخەڕوجەوە بە جلی تەواوکردنی زانکۆوە ئەویش بە گشتیکردنی شوێنە گشتیەکان واتە ئەو شوێنانی کە ناوی گشتیە بەڵام وەکو پێویست گشتی نییە ئێمە بین جارێکی تر گشتی بکەینەوە. یەکەم شوێن کە هەڵم بژارد بەردەم باخی گشتی سلێمانی بوو کە پلیکانەکانمان شکاند و ڕامپمان دروست کرد بۆی کەسێک بە کورسێ جوڵاوەکەیەوە بە ئاسانی بتوانێت بگاتە ناو باخەکە وەک هەموو کەسێکی ئاسایی کاتێکی خۆش لەوێ بەسەر بەرێ. لە پرۆژەی دووەم ماو لە ڕۆژی جیهانی خاوەن پێداویستی تایبەتەکاندا دوای گەڕانێکی زۆر بە مزگەوتەکانی شاری سلێمانیان بینیم هیچ مزگەوتێک WC تایبەت بە کەسانی خاوەن پێداویستی تایبەت تێدا نییە. ئەمە وای کرد کە بیر لەوە بکەمەوە چۆن خزمەتێک بگەێنین بە یەکێک لە مزگەوتەکان و دوای ئەوەش ببێت بە کاردانەوەیەکی وای هەبێت کە خەڵکی تر چاو لەو ئیشە بکەن. لە 12 ساڵی 2007دا توانیمان یەکێک لە مزگەوتەکانی شاری سلێمانی WCەکەی بەو جۆرە لێ بکەین کە بۆ کەسێکی خاوەن پێداویستی تایبەت کە لەسەر کورسی جوڵاوە ئاسان بێت. هەندێک جار کێشەیەک کە تۆ بە هونەر باسیەکەی کاریگەری باشتر لەناو کۆمەڵگەیەدا ئەنێ. ئیشەکانی من تا ڕادەیەک هەمەڕەنگن و ئیشی فۆتۆ و پێشانگای تایبەتیم هەبووە کە چەند ئیشێک بوو ڤیدیۆ ئارت و فۆتۆ و سەماکردن بوو لە ناو چەند فۆتۆیەکە و تابلۆکانم باس لە ژنێتی خاوەن پێداویستی تایبەتەکەن چۆن ژنێکی خاوەن پێداویستی تایبەت گرفتەکانی ڕۆژانەی بەرئەکەوێ. نوێترین کارم کورتە فیلمی سوور و سەوز بوو کە فیلمێکە باس لە ژیانی ژنێکی خاوەن پێداویستی تایبەتەکە کە چۆن بەر کێشەکان و گرفتەکانی گرفتی عاتفی و گرفتی تەواوی ئەو گرفتانەی کە وەکو ژنێک ڕوبەڕووی ئەبێتەوە و لە پاڵیشیا لە هەر لە ناو فیلمەکەیە چارەسەرەکانیش پیشان دراوە. بەڕاستی خاوەن پێداویستی بوون شتێکی ئەوەندە قورس نییە، گرفتێک نییە زۆر زەق و دیار بێ بەداخەوە کە لێرە زۆر بارست کراوە و بەردەوام وا هەستەکەن کە مرۆڤێک کێشەی هەبێت ئیلا پەیوەندی بە جەستەیەوە هەیە گرفت لە جەستەیە هەیە بۆیە ئەم کێشەی هەیە کەوانە من ئامانجمە ئەم شتە کاڵ بێتەوە ئەمە ئەگەڕێتەوە بۆ وشیاری تاک واتە تاکەکانی کۆمەڵگا تا چەند بە چاو دیدێکی مرۆڤ دۆستانە سەیری ئەو کەسانە بکەن چونکە بەڕاستی خاوەن پێداویستی تایبەت ئەوەندە بارێکی قورس نییە. ئەتوانین بڵێن ژیان ئەوەندە تاریک نییە کە هیچ ڕووناکیەکی تیانەما بێت. ڕاستە ئازارەکانی من زیاترە لە ئازاری تۆ لەبەرەوەی جەستەی من کێشەیەکی تایە خود گرفتێکی تایە بەڵام ئیتر ئەمە وای نەکردو بڵێن ژیان وەستاوە هیچ لەم جۆرە نییە. ینی ئێمە ئەبێ هەوڵ بین بتوانین ئیرادەیەک و گەشتبینیەکی وەها لە ناوەوەی خۆمانە پاڵنەرێکی وا لە ناوەوان دروست بکەین کە چۆن بتوانین وجود و توانا و هێزی خۆمان لە ناو کۆمەڵگەیە پیشان بین وەک هەموو تاکێکی تر ببین بە هێزی کار و سوودمان هەبێ بۆ کۆمەڵگە.